ڕێکخراوێکی ئەڵمانیە لیکار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و کەسانی بێدەرامەت و بێکاری سنووری پارێزگای ئەڵەبجە ڕاگەیاند. ماوەی 3 ڕۆژە لە بەردەم مۆڵی بۆنەکان ئەو توێژانە بە ئومێدی دۆزینەوەی کار و دامەزراندنی کاتی لە کەرتی تایبەت دێنە ئێرە. بەڵام خۆیان دەڵێن هیچ ئومێد و هیوایان بە حکوومەت نیەدایان بمەزرێنێت و خوێندکارەیە نزیکەی 10 ساڵە خوێندنی تەواو کردووە و لە ماڵەوە دانیشتووە. وەڵایی بەداخەوە هەلی کار هەر نییە، ئەمە هیچ ئومێدێکیشم بە حکوومەتە نییە بۆ دامەزراندن بە هیچ شێوەیە، بەستر ئەگەر مەگەر کۆمپانیایەکی وەکو ئەم کۆمپانیای ڕیچە ئەو وەکو خێرێک حسابکەی کا بۆ خەڵکە ناتوانێت هەر نەیشی کات. ئیتر ناوەڵا ئومێدم بەم حکوومەتە هیچ نییە. من ژمێریاریم تەواو کردووە، ماوەی 7 ساڵ لە ماڵەوە دانیشتوم. بە دیێنانی خەون لە هەرێمی کوردستان لە دوای تەواوکردن و کۆتاییاتنی خوێندن دەست پێ ناکات. بە وتەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەبێت لە دوای کۆتاییاتنی پرۆسەی خوێندن یان لە ماڵەوەدا بنیشنیان هەمیشە بە دوای کاردا بگەڕێن، ئەویش لە ڕێگەی کۆمپانیا و کەرتی تایبەتەوە. هەدەف لە پرۆژەکە ئەوەیە هاوکاری کۆمەڵێک کەسب بکرێت کە ئاسی دەرامەتیان باش نییە و لە پەنایشیە هەوڵە درێ بە بۆنی ئەو پرۆژەوە بەهانی ئەو پرۆژەوە دارستان و دارستانە سروشتیەکان و باخی زەیتون و جۆگە ئاودێریەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە پێ ئاوادان بکرێتەوە ئەو کارنەی کە پەیوەندیان بە باغداری وهەیە بەتایبەت. خوێندکارم لە پۆلی 6 ئامادەیم یەشە تاوام نەکردووە، بەڵام بۆنی نەبوونی موچە و ئەم وەزعوە هاتوون بەشم هەلێکی کارم بۆ بڕخسێ، بەڵام نییە بەخواستی ڕۆژ هاتوون بۆ ئێرە هەر بگرەوە بەردە و ئایتر بەخوا گیرمان خواردووە. وەڵا هیچ هەلیگاریی بەخوا ئەمە هاتووم ئەوە تا 3 دانە ڕۆژە ئەم پیاوە پیرە بە ڕیشی 3 دانە ڕۆژە نووسێ ناوەکە یەکژێن و ئەمە ژیانێ. هەمیشە دەسەڵات و حکوومەت ئەرکی فراهەمکردنی ژیانێکی شایستەیە بۆ هاوڵاتیەکانی، بەتایبەت بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگا کە زیاتر لە 12 ساڵ کۆشش و شەونخوونی دەکەن بە مەبەستی دابینکردنی ژیانێکی باشتر بۆ خۆیان. چەندین ساڵە بە هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگا هەیە نەگەلی دامەزرانیان بۆ نەڕەخسێنراوە، بەڵکو حکوومەت پژووی خستون و هەمیشە لە کەرتی تایبەت بە دوای کار و بژێوی ژیاندا دەگەڕێن. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.